سڵاتان لێبێ بەڕێزان لەم ڤیدیۆ بازەوە دەکەین چۆن بتوانین وا لە تیکتۆک بکەین دوای 40 خولەک بەکارهێنان ئاگدارمان بکاتەوە داوای پاسۆرد بکە بۆی دووبارە بەکاربینەوە. ئەمە زیاتر بۆ پاراستنی چاومان لە کەسبوون و کەمتر بە فیرودانی کاتە. دوای ناوبڕە لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاو. هەر وەک دەزانین بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان سوودی زۆری هەیە، بەڵام کە بەکاردێنی ئاگامان لە کات نامینێ و کاتێکی زۆریشمان لەدەست دەڕوا و لێرەدا من باز لە ڕێگاک دەکەم لە تیکتۆک بۆی ئاگدارمان بکاتەوە لە کاتی بەکارهێنانی بۆ ماوەی 40 خولەک یان زیاتر داوای پازۆر دەکە بۆی ئاگدار بین کە ئەو ماوەی بەکاربهێناوە. لەم ڤیدیۆ باز لەوانە دەکەم کە تیکتۆکانیان بە زمانی ئینگلیزیە و هەروەها ئەوانەی کە بە زمانی عەرەبیش بەکاری دێنین. لە سەرەتا باز لەوانە دەکەین کە زمانی تیکتۆکیان زمانی ئینگلیزیە، هەنگاوەکان باز دەکەین. سەرەتا لە لای دەسەڕات 3 خاڵە پەنجەی پێوە دەنین، ئەوانەی کە زمانی ئینگلیزی بەکاردێنن. دەڕۆینە ناو لەوێ دەڕۆینە خوارەوە کە بەشی دیجیتال وێلبینگ هەیە کە هێمای چەتریش لەسەر دەستی پێوە دەنین. لێرە یەکەمێکە نووسا سکرین تایم مەنەجمنت هەڵدەبژێرین. لەوێ لە خوارەوە نووسا تایم لیمیت، لەوێ کاتەکە هەڵدەبژێرین بۆی لە دوای چەند خولەک ئاگادارمان بکاتەوە. بۆ نمونە کەمترین کات کە 40 خولەکە ئەویان هەڵدەبژێرین. دوای ئەوەی کە هەڵمان بژارد دێنە خوارەوە دەستێنین بەو هێمە سوورەی کە نووسا تێرن ئۆن سکرین تایم مەنەجمنت. لێرە پازۆردێک هەڵدەبژێرین بۆی ئاگدارمان بکاتەوە ئەو پازۆردە داخل دەکەین لە کاتی ئاگدارکردنەوە دوای 40 خولەک. دووبارە پازۆردەکە داخل دەکەین بۆ تاکیدکردنەوە. ئێستا دەست دەنین بە نێکست بۆی کە بابەتەکە سەیڤ بێت. ئێستا تاوە سەیڤ بۆ دوای 40 خولەک بەکارهێنان ئاگدار دەکاتەوە کە ماوەی 40 خولەکە تۆ بەکارتێناوە و لەوانەشە سوودی لەوە بێ. زۆر جار هەیە من لەگەڵ ئەوەش نیم کە تیکتۆک بدرێتە دەست منداڵە، بەڵام زۆر جار تیکتۆک لە دەست منداڵیشە ئاگداری دەکاتەوە کە داوای پازۆر دەکات دێتەوە دەستە خۆت و دەتوانانی نەیدێ و زارشکە. ئێستا بازەوان دەکەن کە تیکتۆکانیان بە زمانی عەرەبی بەکاردێنین. سەرەتا لای دەسەب لەسەرەوە 3 خاڵە پەنجەی پێوە دەنین. دوایەوە کە ئەعدادەکە بۆوە دێنە خوارەوە، لە خوارەوە نووسراوە الرەفاهیە الڕەقمیە کە هێمای چەترێکی لە تەنیشتە هەڵی دەبژێرین. یەکەمیان کە نووسراوە ئیدارە وەقت شاشە ئەوی هەڵدەبژێرین کە بۆ لە خوارێ تەحدید الوەقتەکە هەڵدەبژێرین دوای چەند کات ئاگادارمان بکاتەوە. هەروە گوتم دەتوانانی کاتەکانی تریش هەڵبژێرین، بەڵام 40 خولەک کەمترینە و ئەو باشترینە. هەڵمان بژارد دەست دەنێن بە تەشغیل ئیدارە وەقت شاشە کە دەستمان پێوەنا خانەیەکمان بۆ دەبتەوە داوای پازۆر دەکات بۆی لە کاتی ئاگدارکردنەوە دەبێت ئەو پازۆردە لێ بدەینەوە بتوان بیکەینەوە. پازۆردەکەمان لێدا و دەزانین بە ئەتالی دووبارە تاکیدی دەکەین پازۆردەکە و وا باشترە لە بیری نەکەینەوە پازۆر چکە دوای ناتوانانی لای بی. دەستمان بە تالینە ئێستا سیف دەبیتن و حەفظ دەبی. بە هەمان شێوە ئینگلیزەکە کە ئاگدار دەکات دوای 40 خولەک بەکارهێنان بۆی پازۆر داخلکەی بتوانانی دووبارە سەیری ڤیدیۆکان بکەن. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێ و لەبیرتان نەچێ لایکی ڤیدیۆکە بکەن و هەروەها لە کۆمنت بۆ بنووسن لە ڤیدیۆی داهاتوو با دەست فێرکارێکی بکەین بەگوێرەی توانە ڤیدیۆ لەسەر دروست دەکەین. زۆر سپاس. لەبیرتان نەچێ سەبسکرایب کەناڵەکەم بکەن و زەنگۆڵەکەی تەنیشتی چاڵا بکەن بۆی بەردەوام بینێر ڤیدیۆکانمان بن.